ئێمە یەکێ لە کێشە زۆر خەتەرناکانی ئەمڕۆ کە ڕووی کردوتە جیهانی ئیسلامی نەک تەنها کوردستان، لاوەکان و گەنجەکانمان تووشی بەتاڵەیەکی فکری و بەتاڵەیەکی کاری بوون، ئیشیان لەسەر ئەمە ئومەتە کردووە. گەنج پارەی کەم بەلایەوە قیمەتی نییە، لە فکری خۆی و خەیاڵی خۆیان بازی زۆر گەورە ئەدا، لە بەرامبەریشە کاتێک کە ناتوانێت لە واقعە ئەم بازە گەورە بدا، یە تووشی بەتاڵی ئەبێت و دائەنیشێت و ناجوڵێ و حەڕەکە ناکە. زۆر جۆری بەتاڵەمان هەیە لە جیهانا باس کراوە، بەڵام خەتەرترین جۆریان بەتاڵەی اختیاریە. ممکنە ئینسان ئیجبارن بەتاڵ بێ، دەسێکی نییە، قاچێکی نییە. رب العالمين أفرمي ليس على الأعمى حرج ولا على الأعرج حرج ولا على المريض حرج. أما نهيش تاواني كان نيقر كارو كسابد نكنو لعملي إسلامي شاكار نكن هيش يان لسرني. بلام قرنج يان خطرناكترين أويك إنسان بطالي اختياري خوي بو خوي بطالة بو خوي هالبجيري، خوي بو خوي بشكل حياتي خوي وهالي بكاك لە مەودایەکی بەتاڵیە کاری نەبێ و هیچی نەبێ و نەزانێت چی بکە. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لاوەکانی خەڵکێکی نین نەزانن چی بکەن، ئەبێ بەرنامەی هەبێ، پرۆژەی هەبێ، کارکە نەوەستێ. ئێمە ئومەتێکی وا دواکەوتو نین دنیا بۆ خەڵک بەجێ بێڵین. تۆی ئومەت ئەوە تا خۆشەویست بەو شێوازە مامەڵەکە. تخوا عیب نییە گەنج لەم زەمانە دەست لە باوکی و لە برای و لە دایک و لە هەموو کەس پان کاتەوە نەتوانێت خۆی دوو کاری ڕێکوپێک جێبەجێک. لەوە چه عوزرت هەبێ بڵێ سوڵتەی ئەم زەمانە و دەسەڵاتدارانی ئەمڕۆ یان کوفری جیهانی هاتووە کارێکی کردووە کە گەنج نەتوانێ هەنگاوەکانی هەڵگرێ. بەڵام ئەگەر تۆ کارت کرد و سەر بەسەریش دەرچووی، واتە هیچ خەیرت نەکرد، هێشتا لەوە باشتر لە بەتاڵەی فکریا بژی، چونکە لەو سەر بەسەریە ڕۆژێک لە ڕۆژان هەڵ ئەسیتەوە.